پشتیوان بەخوای گەورە گەیشتین بە 36مین پێداچوونەوەی خێرایی تاوەرەکەمان سڵاوی خوای گەورەتان لێبێت. ئازیزان لە میانەی پەرەپێدانی بواری زانستی تاوەری تەندروستی سمارت هەڵ ئەسێ بە سازدانی 36مین پێداچوونەوەی خێرا لەسەر نەخۆشیەکانی ڕژێنی ژێر کاسەی سەر واتە پیتوتەری دەی سەرجیکەڵ تەکنیک ئەند کلینیکەڵ پیرەڵز. لەو ڕۆژەدا بە میوانداری کۆمەڵێک پرۆفیسۆر و دکتۆری زۆر بەتوانایی ئەو بوارە هەڵدەسین پێکەوە بە ئەنجامدانی ئەو پیاداچوونەوەیە لەسەر ئەو کێشانی کە تووشی ڕژێنی ژێر کاسەی سەر ئەبن لە شێوازی نەخۆشی دەستنیشانکردنی ئامادەکردنی نەخۆش بۆ چارەسەرکردن لە ڕووی نەشتەرگەری و دەرمانسازیەوە و هەروەها لەو ڕۆژەدا نوێترین تەکنیکەکان باز دەکرێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی کە تووشی ئەو ڕۆژانە دەبێت و نوێترین توێژینەوە زانستیەکان لە جیهاندا دەخرێتە ڕوو لەسەر ئەو بابەتە. ئەم بۆ نەزانستیە پشتیوان بەخوای گەورە لە ڕۆژی پێنجشەممە 6/11/2025 لە تاوەری تەندروستی سمارت ئینشاڵڵا ئەنجامەدرێت. 36مین پێداچوونەوەی خێرایی تاوەری تەندروستی سمارت دەربارەی نەشتەرگەری ژێرمێشکە ڕژێنە. ئەم بۆ نەزانستیە بە بەشداری هەریەک لەم بەڕێزانە دەبێت. پرۆفیسۆر دکتۆر تەها عوسمان مەحوی پسپۆری نەخۆشیەکانی هەناوی و غودە ڕاوێژکاری نەخۆشیەکانی کوێرە ڕژێنەکان. پرۆفیسۆر دکتۆر موئەید ئیسماعیل عەزیز پسپۆر لە نەشتەرگەری قورگ و لوتوگوێ و ژێر کاسەی سەر. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر عەبیر کازم عەباس زوهێری پسپۆری تیشک هەڵگری بڕوانامەی بۆردی عێراقی. دکتۆر عەباس عەزیز مەحموود پسپۆری نەشتەرگەری مێشک و دەمار. دکتۆر شکار نەوزاد عومەر پسپۆری نەشتەرگەری و نەخۆشیەکانی قورگ و لوتوگوێ و نەشتەرگەری ژێر کاسەی سەر بەناوبین. دکتۆر هۆشیار عەلی ئەحمەد پسپۆری نەشتەرگەری و نەخۆشیەکانی قورگ و لوتوگوێ و نەشتەرگەری ژێر کاسەی سەر بەناوبین. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر مەریوان لەتیف فەتاح پسپۆری نەشتەرگەری و نەخۆشیەکانی قورگ و لوتوگوێ. دکتۆر پێشڕەو خالید قادر دکتۆرا لە نەشتەرگەری قورگ و لوتوگوێ خوێندکاری پسپۆری وردی نەشتەرگەری ژێر کاسەی سەر. بەشداریکردن بێ بەرامبەرە لە بەرواری 6/11/2025 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8 سەردەبەیانی لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت 9/15 ناو تۆمارکردن لە ڕێگەی ئەم لینکەوە دەبێت. سمارت وەرچەرخانە.